بۆ وەرگەی تەکنۆلۆژی ئەمڕۆمان باسی بەرنامەیەک دەکەین کە لە کاتی پەیوەندیکردندا توانای تۆمارکردنی پەیوەندیە تەلەفۆنیەکانی هەیە. ئەم بەرنامەیە زۆر بەسوودە بۆ کەسانەی کەوا گرفتی لە بیرچوونەوەیان هەیە لەبەرەوەی تێکڕای پەیوەندی لەگەڵ کەسێکدا دەیکەن بە شێوەیەکی خودکارانە تۆماری دەکات کە تۆماری کرد دەتوانی گوێی لێ بگریتەوە و هەروەها سوودێکی گرنگی تریشی هەیە. زۆر کەس هەندێک جار پێویستی بە هەندێک تەلەفۆن هەیە وەکو بەڵگە لە لای خۆی بیهێڵێتەوە. ئەمە یەکێکە لەو بەرنامانەی کە زۆر کەس داوای دەکەن ویان پێویستیان پێێتی بۆ تۆمارکردنی پەیوەندیەکانیان. بەرنامەکە ناوی کاڵ ریکۆردەرە واتە تۆمارکەری پەیوەندیەکان. ئەمە بەرنامەکەیە و هەموو کەسێک ئەتوانێت لە پلەی ستۆر یاخود لە هەر برەوسەرێکەوە داونلۆدی بکە. ئەمە بەرنامەکەی کە لێرەدا دەبینن کاڵ ریکۆردە، هەروەها هێمای تەلەفۆنێکە لە ناو بازنێکی سووردا. سەرەتا دوای دابەزانانی بەرنامەکە بۆ ناو مۆبایلەکەمان کلیکی لەسەر دەکەین. پاشان ئەمە ئەم لێرە نووسراوە کلاسیک هەروەها لایت. ئەمە پەیوەندی هەیە بە ئەلوان یان ڕەنگی بەرنامەکە. گرنگ نیە هەر ڕەنگێک بێت، بەویستی خۆمان بۆ نمونە لێرە لایت هەڵدەبژێرین پاشان نێکست. ئەمە لێرە هیچ وەکو خۆی دەستکاری ناکەین و پاشان دان دەکەین. ئەبینین لێرە نووسراوە ئینبۆکس، ئەلم بەشەی ئێرەدا نووسراوە ئینبۆکس، هەروەها لە پاڵ ئەودا نووسراوە سیف. ئەگەر سەرنج بین ئینبۆکس تێکڕای پەیوەندیەکان کە ڕۆژانەت پەیوەندی دەکەین بە کەسێکەوە لە ئینبۆکسدا هەڵدەگیرێ. ئەگەر پەیوەندیەکە گرنگ و بەلامانەوە پاشان ڕاستەخۆ کلیکی لەسەر دەکەین پاشان سیڤی دەکەین ئەڕواتەن بەشەی ئێرەوە کە لێرە نووسراوە سیف. واتە ئینبۆکس پەیوەندیەکان لەوێ هەڵدەگرێ و سیف دەتوانانی ئەو پەیوەندی کە بەلاتەوە گرنگە لەوێ دایبنێ و ئەگەر بەلاتەوە گرنگ نەبوو بیسڕیتەوە. هەروەها لێرە لە بەشی سێتینگ دەتوانی جۆری ئەو دەنگەی کە تۆماری دەکات دیاری بکەیت بە چ فایلێک تۆماری بکە. بۆ نمونە لێرە نووسراوە 3GP AMR Wave AAC واتە گرنگ نییە کامێکیان بێر هەمویان توانای تۆمارکردنی دەنگیان هەیە، بەڵام ویف لە ڕووی کوالێتیەوە ڕەنگە باشتر بێ بۆیە دەیگۆڕین بە ویف. پاشان ئینبۆکس سایز، ئەگەر ئەم بەشی ئێرە ببینین لێرە نووسراوە ئینبۆکس سایز. ئینبۆکس سایز بەکاردێت بۆ تۆمارکردنی پەیوەندی، واتە بەویستی خۆ دایدەنێ کە ئەگەر پەیوەندیەکان لە 100 دانە زیاتری کرد ئەوە کام پەیوەندیان کۆنە ئەو دەسڕێتەوە و تازەکە دەڕاتە شوێنی. بەم شێوەیە خۆی کام پەیوەندیە تازە بێت دەڕاتە شوێنی یەکێک لە کۆنترین پەیوەندیەکان. واتە بەویستی خۆتە دیاری دەکەیت چەند تەلەفۆنیات واتە چەند پەیوەندیت بۆ تۆمار بکە. لێرە 100 دانەیە دەتوانی بکەی بە 10 دانە، وانی لە 10 تەلەفۆن زیاتر بە شێوەیەکی ئۆتۆماتیکیان خودکارانە 11م دەسڕێتەوە و دانێکی کە دەڕاتە دێم تەلەفۆن واتە کۆنترین تەلەفۆن دەسرێتەوە و دانێک دەڕاتە شوێنی ئەو. دەتوانی زیادیشی بکەی بۆ 300 دانەواتە 300 پەیوەندی تۆمار بکات پاشان کە بوو بە 301 دانێک لە کۆنەکان دەسرێتەوە و دانەیەک لەوەی کە پەیوەندی تازەکەی دەڕاتە شوێنی ئەو. پاشان لێرە نووسراوە دیفۆڵت کۆرت دیفۆڵت مۆڵ واتە پەیوەندیەکان ریکۆرد ئێڵ، ئیگنۆر ئێڵ، ئیگنۆر کۆنتاکت. ریکۆرد ئێڵ هەموو پەیوەندیەکان تۆمار دەکات. ئیگنۆر کاڵ تەنها ئەوانەی کە بە ژمارەی مۆبایلن ئەوانەی کە لە لای خۆت سەیڤن ئەوانەت بۆ تۆمار دەکات. ئیگنۆر کۆنتاکت واتە بەشی سێمدانە کە لێرە نووسراوە تەنها ئەوانە تۆمار دەکات کە لە لای تۆ سەیڤ نیە تەلەفۆنەکانیان، واتە ژمارە و ناوەکانیان لە لای تۆ خەزن نییە. ئێمە ریکۆرد ئێڵمان داناوە واتە هەموو پەیوەندیەکانمان بۆ تۆمار بکات. بەرنامەکە بە شێوەیەکی خودکارانە ئیش دەکات. بۆ زیاتر دڵنیابوون لەوەی کە ئیش دەکات ئەڕۆمە سەر تەلەفۆن پەیوەندی دەکات بە یەکێک لەو ژمارانەی کە لە لامە. بە شێوەیەکی خودکارانە بینین پەیوەندیەکەی تۆمار کردووە و هەروەها ئەگەر پەیوەندیەکان بەلاوە گرنگ بوو ڕیەک کلیکی لەسەر دەکەین و سەیڤی دەکەین پەیوەندەکە دەڕاتە ناو خانەی سەیڤەوە، واتە لە مۆبایلەکانمادا بە شێوەیەکی سەرکەوتو سیف دەبێت. لە ئینبۆکسە هەڵدەگیرێت پەیوەندیەک ئەگەر بەلاتەوە گرنگ بوو پەیوەندیەکە لە دەست نەچێت بواتە هەر بمێنێتەوە لەلات دەتوانی سیڤی بکەیت و بڕاتەوەشی سیڤەوە یاخود بیسڕیتەوە. یەک کلیکی لەسەر دەکەین دەست لا نابین لەسەرەوە هێمای دیلێتمان دەداتێ پاشان بیسڕینەوە.